چل ڕێساکەی عیشق ڕێسای یەکەم. ئەو شێوەیەی خودای پێبینین ڕنگدانەوەی هەمان ئەو شێوەیە خۆمانی پێبینین. ئەگەر پێمان وابێ خوددا لە ترس و سەرزەنش بۆلاوە هیچی دیکەی بۆ ئێمە پێنیە، ئەوە بۆ مانایە دڵمان سەرچاوەی ترس و سەرزەنشتە. بەڵام ئەگەر خوامان وەک کانگای بەزەی و خۆشەویستی بینی، ئەوە خۆشمان وهای. ڕێسای دووەم. ڕێگەی بەرەو حەقیقەت لە دڵەوە دەست پێەکە، نەک لە عەقڵەوە. بۆیە دڵت نەک ئاوازت کە بەڕێ نیشاندەری سەرەکیت. بە دڵە بەرەو ڕووی خودت ببەوە و بەستەریدا ساڵ بە. ئەو خۆناسینە، ڕێی خواناسینێ پیشانەیەت. ڕێسای سێم. لەم گەردوونەدا کە لە هەر شتێک یان لە هەر کەسێک ڕامێنین وەک ئەو وایە لە خوداورد ببینەوە. ئاخر خۆ خوددا تەنها هەر لە پەرزگەیە خۆی قەتیس نەکردووە. بەڵام ئەگەرمانوێ بە دیاریکراوی بزانین عەرشی خوددا لەکوێیە، ئەوە ناچارین تاقە شوێنێکی بۆ بگەڕێین کە دڵی عاشقێکی ڕاستەقینەیە. کەسێک نییە دوای دیتنی ژیابێ، کەسێک نییە دوای دیتنی مردبێ. ئەوی پێی بە شوێنەکەی ببا، ئیدی هەتا ناکۆتا لەلایە بێ. ڕێسای چوارەم. فکر و ئەوین لە شتی جیاواز پێک دێن. فکر گیرۆدەی چەندان گرێمانەکە، بەڵام ئەوین هەموو گرێکانەکاتەوە. فکر هەمیشە لەوە وریامانەکاتەوە خۆمان لە مەستی بپارێزین، بەڵام ئەوین بۆ سەرچڵی هانمانەیە. فکر بە ئاسانی لە کۆڵمان نابێتەوە، بەڵام ڕەنگە تەلاری ئەوین لە خۆ هەرس بهێنێ، وەک چۆن لە ژێر دار و پەردوودا گەنجینە بزرە بێ، دڵی شکاویش لە ناو خۆیدا چەندان گەنجینەی هەشار داوە. ڕێسای پێنجەم. گەلێک لە کێشەکانی دنیا زادەی هەڵەی زمانەوانی و بەدحاڵی بوونن. گوێمەدە بە مانای دەرەکی وشەکان، ئەگەرنا کە پێێنەیتە نێو وڵاتی ئەوینەوە. هەستەکەی ئەو زمانەی زانیوتە زمانی بەسەر چووە. ئەو شتەی ناتوانین بە وشە دەری ببڕین لە ڕێی بێدەنگیەوە لی تێگەی. ڕێسای شەشەم. تەنیایی و چوونە نێو خەڵوەتەوە دووشتی جیاوازن کە بە تەنیا بیت بە ئاسانی فریوە خۆیت و وا هەستەکەی لەسەر ڕێیەکی ڕاستی. بەڵام لە خەڵوەت تا تەنیایی بێ ئەوەی هەست بە تەنیایی بکەی. لە کۆتاییدا هەروە باشترە لە دووی کەسێ بگەڕێی. کەسێ ئاوێنی خۆت بێ، لە بیری بێ ئەگەر باخی ناخت هەواری خوا بوو، بە ئاسانی جێت لە دڵی ئەموو ئەودا بێتەوە.
ڕێسای حەوتەم. تووشی هەر ناخۆشیەک بووی خۆت مەدە بەدەست ناومێدیەوە، با هەموو دەرگاکانیش بەڕوودا دابخرێن، خوا دەرگای نوێ بەڕووتا ئاکاتەوە. هەمیشە سوپاسگوزاری خوا بە، ئەوە ئاسانە کە هەموو شتێک بە دڵی تۆ بێ و سوپاسی خوا بکەی. سۆفی تەنیا بۆ ئەو شتەی پێی بەخشیوە سوپاسی خوا ناکا، بۆ ئەو شتەشی بێبەشی کردووە لێی سوپاسیەکە. ڕێسایی هەشتەم. ئارامگرتن هەر ئەوە نییە بەرگەی تەنگ و چەڵەمەکان بگریت و هیچی دیکە، ئەوەشە دوور بیت و ڕووناکی کۆتایی تونێلەکە ببینی. ئارامگرتن ئەوەیە سەیری دڕک بکەیت و گوڵ ببینی، سەیری شەو بکەیت و بەرەبەیان ببینی. پشوو کورتی ئەوەیە هەر بەرپێی خۆت ببینیت و پێشبینی داهاتوونەکەی. شەیدایانی خوا هەرگیز سەرچاوی ئارامیان چۆڕبڕ نابێ، چونکە ئەزانن ئەوە کاتی ئەوێت تا مانگی یەکشەوە دەبێتە هەیوی چواردە. خوددا بۆیە ناخۆشی داهێناوە تا بەختەوەی لە ڕێی دژەکەیەوە پیشان بدە. شتەکان لە ڕێی دژەکانیانەوە بە دیارەکەون. خوددا بۆیە بە دیار ناکەوێ، چونکە دش شک نابە. ڕێسای نۆیەم. حەقت بەسەر چۆنیەتی پەیوەندی ئەو خەڵکەوە بەخواوە نەبێت. ئاخر هەر کەسەوە بە شێوازی تایبەت بەخۆی پەیوەندی بەخوای خۆیەوەکە. خوددا گوێ ناداتە ئەوەی چی ئەڵێین، سەیری قوڵایی ناخمانەکە. بە جێبەجێکردنی سروتایینەکان نابین بە بڕوادار. ئەوە گرنگە دڵمان پاکەیان نا. ڕێسایی ژمارەدە. جیاوازیەکی گەورە لە نێوان خۆرهەڵات و خۆرئاوا باشوور و باکووردا نییە. ڕوو لە هەر کوێیە بکەی سەفەرت هەر لە ناخی خۆتدایە. ئەگەر سەفەرت بە ناخی خۆتدا کرد ئەوسا توانی دنیای بەرین و ئەو دیوی دنیاش تێی بکەی. ڕێسایی ژمارە 11. مامان کازانێت دووگیان هەست بە ژانی مناڵبوون ناکە، تێدەگا هێشتا وەختی لەدایکبوونی مناڵەکەی نەهاتووە. ئاخر هیچ کەسێک بەبێ ژان و ئازار لەدایک نابێ. وەک چۆن قوڕی وشکەوە بوو پێویستی بە ئاگرێکی بەهێزە بۆ ئەوەی پتەو ببێ، ئەوی نیش بەبێ ئازار پەیدا نابێت. ڕێسایی ژمارە 12. بەهۆی گەڕانەوە بە دوای ئەویندا گۆڕانمان بەسەردادێ. ئەوی وێڵی دوای خۆشەویستی بێ میوەیە کە بەدەم سەفەرەکەیەوە
هێدی پێگا کە سەفەری گەڕان لە دوای خۆشەویستی دەست پێکا لە ناوە و لە دەرەوە گۆڕانمان بەسەرادێ ڕێسایی ژمارە 13 ژمارەی مامۆستا ساختەکانی دنیا لە ژمارەی ئەستێرەکانی گردوون زیاترە وەک چۆن مامۆستای خۆویست هەن لە پێناوی دەسەڵاتا کارەکەن مامۆستای ڕاستەقینەش هەن مامۆستای ڕۆحی ڕاستەقینە مەبەستی نییە سرنجت ڕابکێشێ تاپی سەرسان بیت و لە قسەی دەرنەچی بەڵکو کۆمەک تەکا تا قەدری خۆت بزانیت و ڕێز لە خۆت بگری مامۆستای ڕاستەقینە وەک شوشە ڕوونە تیشکی خوای پێدا تێپەڕە بێ ڕێسایی ژمارە 14 بەرەنگاری ئەو گۆڕانکاریانە مەبەوە کە ڕێت پێگرن لێگەڕێبا ژیان بڕژێتە ناختەوە نیگەران مەبە ئەگەر ژیانت سەروبن بوو کێ ئەڵێ ئەوەی خۆت پێوە گرتووە باشترێکە لەوەی بەڕێوەیە یاسایی ژمارە 15 خوددا سەرقاڵی تەواوکردنی ئەفراندری تۆیە هەم لە دیوی دەرەوە و هەم لە دیوی ناوەوە ئاخر هەموو ئینسانێک کارێکی بەردەوامە بەکاوخۆ بەڵام بە دڵنیاییەوە بەرەو باڵاییە بزوێ هەرێکێک لە ئێمە کارێکی هونەری تەواو نەکراوە لە هەوڵی تەواوکردنی خۆیدایە خوددا یەکەیەکە نەک بە کۆمەڵ مامەڵەمان لەگەڵاکە بۆیە مرۆڤایەتی تابلۆیەکی جوانە چونکە هونەرمەندێکی لێهاتوو کێشاوێتی و بۆ تەواوکردنی هەمان بایەخی بە هەموو جێفڵچەیەکی تابلۆکەیاوە ڕێسایی ژمارە 16 ئەوە ئاسانە تاقە خوایەکمان خۆش بوێ خوایەکی مەسن و باڵا و پاکش ئەوە سەختە هەموو ئینسانەکانمان بە هەموو کەم و کوڕی و خەوشەکانیانەوە خۆش بوێ ئەوەت لەبیر نەچێ ئینسان شتێکی یان کەسێکی خۆشنەوێ لی تێناگا ئاخر بەبێ خۆشەویستی هیچ حکمەتێک لە ئارایان نیە ئەگەر فێری ئەوە نەبین هەموو خڵقێنراوەکانی خوامان خۆش بوێ نە هیچ لە خۆشەویستی ئەزانین و نەخواش دەناسین ڕێسایی ژمارە 17 پیسی ڕاستەقینە لە ناخدایە ئاخر پیسیەکانی دیکە بەهۆی شوشتنەوە لە نێوە چن ئەو پیسیەی بە ئاو خاوێن و پاک نابێتەوە پیسی ڕق و دەمارگیریە کە ڕۆح بۆ خڵەکە ئەتوانین بەهۆی پشکردنە خۆشیەکانی دنیا و ڕۆژ و گرتنەوە جەستەمان پاک بکەینەوە بەڵام دڵ تەنها بەهۆی ئەوینەوە پاکە بێتەوە ڕێسایی
شمار 18. گەردوون لە ناخی هەموو ئینسانێکدایە، باوانیشەوە کە لە دەوروبەرت دەیان بینیت و ڕەنگە خۆشت نەوێن، تەنانەت ئەو کەسانەشی کە ڕقمان لیانە و سووک سەرنجانەین، کەم و زۆر ناخیان داگیر کردوین. لە دەرەوەی ناخی خۆت بۆ شەیتانیش مەگەڕێ، شەیتان هێزێکی سیر نییە لە دەرەوە پەلامارێ با، دەنگێکی ئاساییە لە ناختەوە هەڵەقوڵێ. لوتکەی هۆشیاری ئەوەیە خۆت بناسی و ڕاستگویان و بوێرانە لایەنە ڕەش و گەشەکانی خۆت دیاری بکەی کە خۆت ناسی خوداش دەناسی. ڕێسایی ژمارە 19. ئەگەر بخوازین ئەو خەڵکە شێوازی هەڵسو کەوتیان لەگەڵماندا بگۆڕن، پێویستە پێشەکی شێوازی هەڵسو کەوتی خۆمان لەگەڵ خۆماندا بگۆڕین. ئەگەر ئینسان فێری ئەوە نەبوو بێ ڕازگۆیانە خۆی خۆش بوێ، با بە ئومێدی ئەوە نەبێ خەڵک خۆشیان بوێ. ئینسان ئەگەر خۆی خۆش بوێ، سوپاسی هەموو ئەوانەکە کە دڕکیان تێگرتووە. ئاخرەوە نیشانەیە بۆ ئەوەی کە ئیدی گوڵباران بەڕێوەیە. ئینسان ئەگەر شیاوی ڕێز لێنان نەبوو، نابێ سەر کۆنەی ئەوانە بکە کە ڕێزی لێنانێن. ڕێسایی ژمارە 20. گوێ بەوە مەدە ڕێگاکە بەرەو کوێتە با. بیر لە هەنگاوی یەکەم بکەوە کە هەنگاوێکی سەختە و دەبێ لێی بەرپرس بیت، کە هەنگاوی یەکەمت نا ئیدی خەمێ نەبێ. هەموو شتێک بە ئاسانی و خۆرسکانە تێپەڕێ. خۆت مەدە بەدەم شەپۆلەوە، خۆت شەپۆل بە. ڕێسایی ژمارە 21. خوددا هەمومانی لە شێوەی خۆی خوڵقاندووە، کەچی کەسمان لەوی دیکەمان ناچین. نەدوو کەس پەیدا بن بە تەواوی لە یەکدی بچن، نەدوو دڵ پەیدا بن بە هەمان ڕیتم لێ بدەن. خوددا گەرویستبایی وەک یەکی دەخوڵقاندین، بۆیە ئەگەر ڕێز لە جیاوازیەکان دەگرین و بۆ چوونی خۆمان بەسەر کەسانی دیکەدا بسەپێنین، کەواتە ڕێز لە یاسایی خودایی ناگرین. ڕێسایی ژمارە 22. کە عاشقێکی ڕاستەقینی خوا ڕێی دەکەوێتە مەیخانەیەکەوە، دەبێتە شوێنی نوێشکردنی، بەڵام کە مەینۆشێک دەچێتە هەمان شوێن، دەبێتە جێی مەی خواردنەوەی. لە هەر شتێکدا کە ئیکەین دڵمان گرنگە، نەک ڕواڵەتمان. بۆیە سۆفیەکان لەبەر ڕۆشنایی ڕواڵەتدا حکم لەسەر ئەم و ئەو نادەن. سۆفی کە لە کەسێک ور دەبێتەوە، هەردوو چاوی داخا و چاوی سێمی ئەکاتەوە، ئەو چاوەی دنیای ناوەوەی
پێ بینێت. ڕێسایی ژمارە 23. ژیان لە ئاینێکی کاتێکی بەولاوە هیچی دیکە نییە. دنیاش لە لاساییەکی لاوازی حەقیقەت بەولاوە شتێکی تر نییە. ئەوە تەنیا مناڵانن جیاوازی لە نێوان لەیستۆک و شتی ڕاستەقینەیان ناکەن. بۆی ئینسان بە لەیستۆکێک سەرسامە بێ یان دەیشکێنێ و فڕێدا. خۆت لە توندڕەوی بە هەموو شێوەکانیەوە بە دوور بگرە چونکە هاوسەنگیت تێکەیە. سۆفی توندڕەوانە هەڵس و کەوت ناکە، لێبوردە و هاوسەنگە بێ. ڕێسایی ژمارە 24. لە نێوان خوڵقێنراوەکانی خوادا ئینسان پایەکی بڵندی هەیە. ئەوە نییە خوددا دەفەرموێ لە ڕۆحی خۆم فوم پێدا کرد. بۆی ئەوە لە هەمووان چاوەڕێکرێ کە خەلیفەی خوا بن لەسەر زەوی. لە خۆت بپرسە چەند جار وەکو خەلیفەی خوا هەڵس و کەوتی کردووە. لە بیری نەچێ ئەوە ئەرچی سەرشانمانە ڕۆحی خودایی لە ناخمانە بدۆزینەوە و وا ڕەفتار بکەین وەک ئەو ڕۆحە لێمان ئەخوازێ. ڕێسایی ژمارە 25. دۆزەخ حاڵی حاسد لێرەیە، بەهەشتیش. نە لە دۆزەخ بترسن و نەخەون بە بەهەشتەوە ببینن چونکە هەردووکیان لەم چرکە ساتەیە لێرن. هەر کە یەکێکمان خۆشەوێ بڵند دەبینەوە بۆ ئاسمان. هەر کە ڕقمان لە کەسێکە بێتەوە، هەر کە ئیگەیی بەیەک ئەبەین، هەر کە شەڕ لەگەڵ ئینسانێکە ئەکەین، دەست بەجێ ئەکەوینە نێو ئاگری دۆزەخەوە. ڕێسایی ژمارە 26. هەمیشە دلۆڤان بە تاقەوشەیەکیش لە پاشم لە باسی کەسانی دیکە مەکە چونکە پەیڤەکان کە زارمان بەجێ هێڵن بزر نابن. لە ڤالای بێکۆتاییدا دەمێننەوە و لە کاتی گونجاودا بۆ لامانەگەڕێنەوە. ئەگەر ئینسانێک دڵی بریندار بێ هەمومان ئازارمان پێگا. ئەگەر ئینسانێک دڵی خۆش بێ لێوی هەمومان بەسەر دەخەنە دەگەشێتەوە. ڕێسایی ژمارە 27. ئەم دنیایە شاخێکی بە بەفردا پۆشراوە. زایاڵەی دەنگت بۆ لای خۆتە هێنێتەوە. هەرچی بڵێیت لە چاک و لە خراپ بەم یا بەو شێوە دێتەوە بۆلات. ئەگەر کەسێک بە خراپە باسی تۆکە، تۆ بە خراپە باسی ئەو مەکە
چکە کێشەکە ئاڵۆزترە بێ و خۆت لە پازنەیەکی تەژی لە ڕقدا بینیتەوە. لە بازنەی ڕقدا گیر مەخۆ. 40 ڕۆژ و 40 شەو بیر لەلایەنە باشەکانی ئەو کەسە بکەوە کە خراپ باسێ کردووە. ئەوسا هەموو شتەکان گۆڕانیان بەسەردا دێ بە ناخی خۆشتەوە. ڕێسایی ژمارە 28. ڕابردوو لێکدانەوەیە، داهاتووش وەهمە. دنیا لە ڕابردووە بەرەو داهاتوو وەک هێڵێکی ڕاست بەناو زەمەندا تێناپەڕێت. زەمەن لە ڕێ ئێمەوە لە ناخی ئێمەدا بە شێوەیەکی پێچاوپێچی بێکۆتاییە بزوێ. سەرمەدی بوون بە مانای زەمنێکی ڕەها نایەت، بە مانای نەمری دێت. ڕێسایی ژمارە 29. قەدەر ئەوە نییە کە ژیانی تۆ ملکەچی بڕیارێکی پێشوەختە. بۆیە ڕادەستکردنی هەموو شتێک بە قەدەر و بەشداری نەکردنی لە ژەنینی مۆزیکی گەردووندا بەڵگەیە بۆ نەزانیەکی ڕەها. مۆزیکی گەردوون هەموو جەیەکە گرێتەوە و لە 40 ئاستی جیاواز پێک هاتووە. قەدەری تۆ و ئاستەیە کە ئاوازەکەی خۆتی تیاژەنیت. ڕەنگە ئامێرەکەت نەگۆڕێ، ڕەنگە ئامێرەکەت نەگۆڕیت، بەڵام بگوێزیتەوە بۆ پلەیەک کە ئەتوانی باشتر تێیدا بشەنیت. ڕێسایی ژمارە 30. ئەوی بە حەق سۆفی بێ، ئەگەر بە ناڕەواش تۆمەتبار بکرێ هەر ئارامەگرێت. سۆفی با لە هەموو لایەکیشەوە پەلامار بدرێ، وشەیەکی زبر ئاڕاستەی ڕەخنەگرانی ناکا. سۆفی سەرکۆنەی کەس ناکا. ئاخر نەیار و ڕکابەر و تەنانەت ئەوانی دیکە چۆن ئەتوانن هەبن لە کاتێکە هەر لە سەرتاوە خودێک لە ئارایە نەبێت، کە لە یەکێک زیاتر کەسی دیکە نەبێ. ئیدی چۆن کەس ئەتوانێ سەرزەنشتی سۆفی بکە؟ ڕێسایی ژمارە 31. بۆ ئەوەی بڕوات بتەو بکەی پێویستە وەک ناخ نەرمونیان بی. بڕوات وەک بەرد سەخت و ڕق نابێ ئەگەر دڵی وەک پەڕ سووک نەبێ. کە تووشی نەخۆشیەک ئەبین کە ڕووداوێکی ناخۆشمان لێ قەومێت، کە زیانێکمان پێگا یان بەرەو ڕووی مەترسیەک ئەبینەوە، ئیدی خۆپەرستیمان کەمە بێتەوە. بەڵام هۆشمەندی و سۆز و بەخشندەییمان هەڵەکشێن. هەندێکمان بەهۆی ئەزموونی تاڵەوە دڵمان ناسکتر و هەڵس و کەوتمان نەرمونیانترە بێ، بەڵام هەندێکی دیکەمان لە دوای ناخۆشی دڵمان ڕەقترە بێ. تاق ڕێگا بۆ نزیک بوونەوە لە حەقیقەت بریتیە لەوەی دڵ ئەوە نەبەرین بێ جێی هەموو مرۆڤایەتی تیابێتەوە و هێشتا شوێنی تریش مابێت بۆ خۆشەویستی زیاتر.
ڕێسای ژمارە 32. نابێ هیچ شتێک بکەوێتە نێوان تۆ و خوای خۆتەوە، نە هیچ پێشەوایەکی ئاینی، نە هیچ سەرکردەیەکی ڕۆحی، نە تەنانەت باوەڕیشە. بڕوات بە بەها و پرەنسیپەکانی خۆت هەبێ، بەڵام بەسەر کەسیان نامەسەپێنە. ئەگەر دڵی کەسانی دیکە تشکاند، ئیدی خاوەنی هەر باوەڕێبی، باوەڕێکی باش نییە. هیچ جۆرە بتێک مەپەرستە ئەگەر نابەرچاو لێڵە بێ، با تەنیا هەر خوا ڕێنیشان دەرێ بێ. خۆت فێری حەقیقەت بکە، بەڵام لە حەقیقەت بتمەخولقێنە. ڕێسایی ژمارە 33. هەرچەند ئینسان لە هەوڵی ئەوەدایە لەم دنیایەدا شتێک بەدەست بخا و ببێتە کەسێکی گرنگ، بەڵام کە مرد هیچ لەگەڵ خۆی نابا و لە کۆتاییدا دەگاتە لووتکەی عەدەم. دنیا هێندە قورس مەگرە، وەک ژمارە 0 بە بەتاڵی بزانە. ئێمەش لە گوڵەگەن مەچین، ئەوە جوانیەکەی دیوی دەرەوەمان نییە، بەتاڵی ناخمانەوەی کردووە قنج و قید بۆ ئەستین. ئەوەی هانمانەدا درێژە بە ژیان بین، گەڕان لە دووی دەستکەوت نییە، هۆشیاریمانە بەرامبەر بە عەدەم. ڕێسایی ژمارە 34. خۆ بەدەستەوەدان بە مانای ئەوە نییە لاوازین، سارد و سەڕین، یان بڕوامان بە قەزا و قەدەر هەیە، بەڵکو پێچەوانەکەی دروستە. خۆ بەدەستەوەدان هێزێکە لە ناخەوە هەڵدەقوڵێ، ئاخر ئەوانی خۆیان ڕادستی کرۆکی خوای یەکەن، لە کاتێکە هەموو دنیا دەشڵەژێ، ئەوان ئارام و دڵنیاژین. ڕێسایی ژمارە 35. لەم دنیایەدا ئەوە شتە لە یەکچۆکان نین، بەڵکو شتە دژیەکەکانن واکەن هەنگاوێک بچینە پێشەوە. لە ناخی هەریشێکمانە هەموو ناکۆکیەکانی ئەم گەردوونە هەیە، بۆیە پێویستە بڕوادار خۆی لە بێباوەڕێکەی ناخی نەبان نەکا. کافریش بڕوادارە بێدەنگەکەی بناسێ، تا ئەو ڕۆژەی ئینسان دەگاتە قۆناغی مرۆڤی نمونەیی، چونکە بڕوا بەرەبەرە چەسپێت. پێویستمان بە دژە بڕواییشە، پێویستمان بە دژە بڕواییش کە کوفرە بێت. ڕێسایی ژمارە 36. خوددا ئەم دنیای لەبەر ڕۆشنایی پرەنسیپی ئاڵوگۆڕدا خوڵقاندووە. ئەگەر هێندەی گەردێک چاکە بکەین، پاداش دەدرێنەوە و لەسەر هەر گەردێک لە خراپەیش سزا درێن. ترسی فێڵیەوانی دیکەت نەبێ، ئەوەت لە بیر بێ، ئەگەر یەکێکیان تەڵەیەکی بۆ نایتەوە، ئەوە ویستی خوایە،
چونکە پلاندا ڕێژە گەورەکە خوا خۆیەتی و تەنانەت گەڵای درەختێکیش بێ ئاگاداری خۆی ناجوڵێتەوە. بڕوای تەواو بەوە هەبێ ئەوەی خوا بیکە بە جوانی کە. ڕێسایی ژمارە 37. کات ئەوەندە جێی بایەخی خوایە وای کردووە هەموو شتێک تەواو لە وەختی خۆیدا ڕووبدا، نەخولەکێک زووتر نەخولەکێ درەنگتر. سەعات بەبێ هەڵاوێردن بۆ هەمووان وەک یەکە بزوێ. هەموو کەسێک وەختێکی هەیە بۆ خۆشەویستی و وەختێک بۆ مردن. یاسایی ژمارە 38. هەرگیز بۆ ئەوە درەنگ نییە لە خۆت بپرسی ئایا من ئامادەم گۆڕان لە ژیانما بکەم؟ ئایا ئامادەم لە ناخەوە خۆم بگۆڕم؟ با ڕۆژێکی شێ لە ژیاناما بێ هەوڵ بە لە ڕۆژی پێشوت نەچێ، لە هەموو ساتێکا و لەگەڵ هەموو کەسێکە. پێویستە ئینسان گۆڕانی بەسەردا بێ و تازە بێتەوە تاقە ڕێگەیەک بۆ ئەوەی ئینسان لە ژیانێکی نوێدا لەدایک بێتەوە ئەوەیە پێش ئەوەی وەختی مردنی هات بێ بمرێ. ڕێسایی ژمارە 39. هەرچەند گۆڕان بەسەر بەشەکانیدا دێ بەڵام گشتەکە وەک خۆی مێنێتەوە. ئاخر لەگەڵ مردنی هەر دزێکدا دزێکی نوێ لە دایکە بێ. لەگەڵ کۆچی دوایی هەموو کەسێکی پاکدا کەسێکی دیکەی پاک دێتە دنیاوە و لە بەرامبەر هەر سۆفیەکیشدا کامرێ سۆفیەکی دیکە لە جێیەکی دنیا لە دایکە بێ. بەم شێوەیە نە هیچ شتێک دەمێنێتەوە گۆڕانی بەسەردانێت و نە هیچ شتێکی گۆڕانی بەسەردا دێ. ئاینی ئێمە ئاینی عیشقە. ئاخر هەموو مرۆڤایەتی وەک زنجیرەیەک دڵ پێکەوە گرێدراون و لەگەڵ پسانی هەر ئەڵقەیەکی ئەو زنجیرەیەدا ئەڵقەیەکی دیکە جێگایەکرێتەوە. ناوەکانە گۆڕێن دێن و ئەچەن بەڵام کرۆک وەک خۆی دەمێنێتەوە. ڕێسایی ژمارە 40. ژیان بەبێ عیشق هیچ بەهایەکی نییە. لە خۆت مەپرسە کام جۆری عیشق ئەخوازی، ڕۆحی یان مادی، خودایی یان دنیایی، خۆرئاوایی یان خۆرهەڵاتی. ئاخر دابەشبوونەکان لە غەیری دابەشبوونەکانی دیکە هیچی دیکەیان لێ ناکەوێتەوە. عیشق نە چەند ناوێکی هەیە، نە هەندێک نیشانە و نە کۆمەڵێک پێناسە. عیشق پاکژ و ساکارە. عیشق ئاوی ژیانە و ئەوینداریش ڕۆحێکە لە ئەگەر گەردوون جۆرێکی دیکە خۆیە نوێنێ کاگەر شەیدای ئاوە بێ.